هەر کەسێ شەو نوێژ بکات خۆی پەروەردگار پێنج شتی ئەداتی، پێنج شت کە ئەم پێنج شتە نە بە دۆلار، نە بە درهەم، نە بە فیزا، نە بە ئیقامەی ئەوروپا، نە بە مەنسەب و کورسی و ڕیاست بەمانە بەدەست نایە بەڕێزانم، تەنها و تەنها لە شەو نوێژا بەدەست دێت. پێغەمبەری خۆ صلی الله علیه وسلم ئەفەرمێت عليكم بقيام الليل. عليكم لزماني عربية يعني أمان، يعني قربان تان بمهتشيكتان كردو لدس خوتاني مدن. عليكم بقيام الليل هتشيكتان كردو شونيوش لدسي خوتان مدن. أجل شونيوش تكيرت خواي جورة بينشتت أداتيه. يكم خواي جورة أدكات الزمري صالحانوا. هركسي شونيوش كات بياريكي صالحة، أفرتكي صالحية. في غمري خاصة صلى الله عليه وسلم فرميت فإنه دأب الصالحين قبلكم. پیشەی پیاوچاکان بووە بەڕێزانم، پیشەی پیاوچاکان قەت نەنووسونە. یەکێک لە عالمانە فەرمیێ سوێن بەخوا هەر کەسێک ئیدعای دینداری بکات بڵێ من دیندارم لە ناو خەڵکە، سیمای دیندارانی هەبێها، ئافرەتێکی لە چک بەسەر پیاوێک کە سیمایەکی جوان و ڕیشێکی جوانی هەبێت، ئەفەرمی ئەگەر شەو نوێژی نەبێت خاڵی بێ لە شەو نوێژ سوێن بەخوا ڕاستی نەکردو لەگەڵ پەیامەکەی خوایە، ڕاستی نەکردووە لەگەڵ ئەو ڕیسالەیە کەوتێتی من ئیمانم پێی هێناوە. ئەچیتە یەکەم مەرتەبەکە وەرێگریت ئەبیتە پیاوچاک وەخوای گەورە لە زومرەی صالحان حەشرت ئەکات. دووەم وقربەتەن إلى ربیکم، خوای پەروەردگار نزیکە بیتەوە لە خوای پەروەردگار، ئەبیت بە هێکێک لەو کەسانەی کە زۆر نزیکی لە الله سبحانه وتعالى. الله ئەکبەر. هەر کەسێک لە خواوە نزیک بێت ئیتر تەواو هەموو شتێکی بەسە، خوای بەسە تەواو. با پارت نەبێ، با دۆلارت نەبێ، با خێزانت نەبێ، با تەواوی ژیانت لە مەئسات و ناڕەحەتیە بێت، تۆ لە خواوە نزیکیت، تۆ مادام لە خواوە نزیکیت ئیتر چیت ئەوێت؟ سێیەم شت کە خوای گەورە ئەداتێت ومنهات عن الإثم، تووشی تاوان نابیت. هەر کەسێ شەو نوێژ کا سوێن بەخوای پەروەردگار جورئەتی تاوانی نابێت. سبحان الله، خوای گەورە تاوان لە دڵیا هەڵەکەنێت، حەزت لە نەزەر نابێت، حەزت لە گوێگرتنی گۆرانی نابێت، حەزت لەوە نابێت عیلاقی ناشەرعی دروستی، حەزت لەوە نابێت بەڕاستی تێکەڵ مەجلیسێ بیکەوا بەڕاستی ئەمانە ئالوودە بوونە لەگەڵ گوناها. شەو نوێژ ڕێگرە لە گوناه بەڕێزانم، وات لێکا گوناه نەکەیت. چوارەم مەرتەبە بەڕێزانم وتەکفیر للسەیئات، ئەبێتە هۆکاری سڕینەوەی تاوانەکانت. ئەو هەموو تاوانەی کەوا ئێمە کەڵەکەمان کردو بەڕێزانم، شەو نوێژ هەمووی دلیت ئەکات، هەمووی ئەسڕێتەوە، تۆ پاک ئەکاتەوە، ئەتکاتە مناڵێکی ساوا، ئەتکاتە بێگەرد، کەسێکی بەسەر ئەرزە ئەڕوویت و تاوانت نییە. شەو نوێژ سڕینەوەی تاوانەکانتە بەڕێزانم، گستێکە لە دوای خۆتەوە یە تاوانە ڕائەماڵێت، هەرچی تاوانە بە تۆ نایڵێت. پێنجەم شت کە بۆم دنیا زۆر پێویستمانە بەڕێزانم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی کە هەر کەسێ شەو نوێژ کە ئەم پێنج شتێ داتێت، ئاخر شت فەرمی ومەطرەدەة